لا يصلي وسلم دائما أبدا. لێرە لە ئیدارەی سۆران دڵەکان بە یادی ڕێبەری مرۆڤایەتی لێدەدەن. مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری کوردستان لە کەرنەڤاڵێکی جەماوەریدا یادی لەدایکبوونی پێغەمبەری مەزنی ئیسلام محەممەد درودی خوای لێبێ بەرزیان ڕاگرت. ئامادەبووان بە سرود و دروشم سۆزی خۆیان بۆ ئەو پێشەوایە دەربڕی کە ڕێگەی ڕاستی نیشانی مرۆڤایەتیدا شێوەی محەممەد المستەفا دەکا صلی الله علیه. لە نێو ئاپۆڕای جەماوەردا وتاری بەپێز لەلایەن بانکخوازانی ئیسلامی دکتۆر شێرزاد عەبدولوەهاب و دکتۆر خالید گەردی پێشکەش کران کە تیشتیان خستە سەر گرنگی پەیڕەوکردنی سونەتەکانی پێغەمبەر درود و سەلامی خوای لەسەر بێت. هاوکات دەنجی قەسیدە و سرودە ئاینیەکان کە لەلایەن ژمارەیەک مامۆستای ئاینیەوە دەوترانەوە کەشێکی پڕ لە ئیمانیان بە مەراسیمەکە بەخشی بوو. بە بۆنەی ساڵاتی لەدایکبوونی پێغەمبەری پێشەوامان عەلەیهی سەڵات وەسەلام وەک مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری هەرسەنگ بە سازدانی ئاهەنگێکی جەماوەری بۆ هەرێک لە بانخوازان دکتۆر خالید گەردی و دکتۆر شێرزاد عەبدولوەهاب و بە ئامادەبوونی مامۆستایانی کەش لە سرودبێژان و لەو بۆنەیەشەوە ئێمە تاکید لەسەر پابەتبوونمان بە سونەتە و پیرۆزەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەکەینەوە کە لە ژیانی ڕۆژانەماندا بیکەین بە جوانترین و چاکترین قودوەی حەسەنەی خۆمان. پیرۆزبای یادی لە دایکبوونی خۆشەویست لە هەموو مسلمانانەکەم. ئارێ وەڵا خۆشمەوێ لە ڕێی خۆم خۆشترەوێ لە ئەولادی خۆم خۆشترەوێت پێغەمبەر صلی الله علیه وسلم لە هەموو کەس و کاری خۆم خۆشترەوێت تا پێت بکەی لەسەر سونەت و ڕێباز و پەیڕە و پرۆگرامی ئەو پێغەمبەری بڕۆین. بەشداربووان کە لە هەموو تەمەنەکان پێک هاتبوون هاتنی ئەم یادەیان بە دەرفەتێک زانی بۆ دووپاتکردنەوەی پابەندیان بۆ ئەو ئاینەی کە پەیامی ڕەحمەت و پێکەوە ژیانە. زۆر گرینگە مسلمانان لە هەموو جیهان لەسەر ڕێبازی پێغەمبەر محەممەد صلی الله علیه وسلم بڕۆن و پابەند بن لە کردارەکانشیاندا جێبەجێ بکەن بە بۆنەی لەدایکبوونی پێغەمبەر محەممەد صلی الله علیه وسلم پیرۆزبایی لە گشت مسلمانانی جیهانەکەم. ئێمە پێغەمبەر محەممەد صلی الله علیه وسلم زۆر خۆشەوێت لەبەرەند هەوڕکەشاتینە ئێرانە لەو ئەوەی ئەمە دەبێت سونەتەکانی ئەو زیندوو بکەینەوە لە بەرەندێ. لە کاتێکدا جیهانی ئیسلامی بە دۆخێکی هەستیار و پڕ لە ئاڵنگاری و غەریبیدا تێدەپەڕێت گەڕانەوە بۆ ڕێبازە پیرۆزەکەی پێغەمبەری ئازیز محەممەد درود و سەلامی خوای لەسەر بێت نەک هەر پێویستیە بەڵکو تاکە ڕێگەیە بۆ ڕزگاربوون لە تەنگەژەکان و گەیشتنەوە بەلووتکەی شکۆمەندی. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.